ئەو بابەتە لە ساڵی پاردا وروژێنرا جارێکی دیکە لەو کارانی کە پێویستە لە سەر دەستەیەکی چاودێری و هەماهنگگی و بە دوواداچوون بیکە پێویست بەوە دەکا بە پلە یەکەم سەر چۆنەڵە پشت ئەستور بێ بە زانیاریەکانی خۆی لەو بارودۆخی کە لە ڕووی سەربازیە و لەو دەڤرە دەگوزەرا ڕاستەکەی نەئەکرا ئێمە خەڵکی خۆمان بچێ سەرنجام ئەو کارەمان لەگەڵ بە پێی مادی 14 دەستور لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقا ئەنجامدا ئەو وانش لە ڕێگەی وەزارەتی دەرەوە ئەو ئەنجامانەی کەوا تا ئەم ساتە وەختە پێویستە پێمان بگەێنەوە پێمان نەگەشتۆتەوە لە ڕاستیدا چونکە ژینگە هەمیشە ئەبێت دەستەیەکی ڕاستگۆ بێ چونکە لە ژینگەدا وەکو لە زۆربەی بەرنمەکانە ئەڵێم ئەبێت ڕاستگۆیی هەبێت لە پێناوی چی لە پێناوی ئەوەی کە دوجار کاریگەری نەرێنی و ئەرێنی بەسەر هەر هەمومانەوە هەیە هەر کاتێک وەڵامی ئەو راپۆرتەی کە نردومانە و لە ڕێی ژینگەی عێراق بۆ وەزارەتی دەرەوە پێمان بگاتەوە ئێمە ئەنجامەکانیتان پێداڵینەوە بێگومان ئەگەر ئەو راپۆرتە بڵێ بەکار هاتووە ئێمە ئەو کاتە لە ئاستی نێودەوڵەتیدا ڕێکەوتنامەیەکەیە ئەو ڕێکەوتنامەیە عێراق تێیدا ئەندامە وڵاتانی دەوروبەریشمان لەو ڕێکەوتنامەیە جارێکی دیکە ئەندامن کەواتە بەپێی ئەو ڕێکەوتنامەیە بەکارهێنانەکەی ئەچێتە بواری سزادانی ئەو دەوڵەتە لەلایەنی نەتەوە یەکگرتوەکان.